ئاگاداریەک لە گرناوبەوە بۆ ئازاد 1970 برادران ئاگادار بکەرەوە حەوتی ماڵی زەماوەند بکە ئێمەی ئەگەینە لاتە لە ئازاری ساڵی 1990دا هەموو چین و توێژەکانی گەلی کورد بەڕووی زوڵم و ستەمی 30 ساڵەی ڕژێمی بەعزدا تەقینەوە. ڕاپەڕینی زەماوەری کوردستان لە دژی بەعز با پاڵپشتی هێزی پێشمەرگە بوو. لەو کاتەدا پێشمەرگە هێزێکی بەرگری کار و تۆڵەسێن بوو لە چیاکانی کوردستان دژ بە سوپای ڕژێمی بەعز چالاکیە پارتیزانەکانی لە شاخ و شارەکان ئەنجام دەدات. 32 ساڵ بەر لە ئێستا لە 5 ئازاردا لە دوای کاژمێر نۆی سەلەبەیانی ژن و پیا و منداڵ و گەنج و پیر پێکەوە ڕژانە کوچە و کۆڵان و شقامەکانی ڕانیە و لا ڕادیۆ و بڵندگۆی مزگەوتەکانەوە زەنجی ڕاپەڕین لێدرا. جەماوەری ڕانیا تاوەکو کاژمێر سێی سەر لە ئێوارە دام و دەستگاکانی حکومەت و قەزاکەیان لە دەست ڕژێمی بەعز ئازاد کرد و لەو ڕۆژەدا دە شەهیدیان پێشکەشی خاک و نیشتیمان کرد. هەل لە هەمان ڕۆژیشدا چوا قوڕنە و حاجیاوا و دەشتی بتوێن و سەربازگەکانی سەرکە بکەن ئازاد کران. لە کاتێکدا بڕیار وابوو حەوتی ئازار دەست بە ڕاپەڕین بکرێت، بەڵام جەماوەری ڕانیا بەر لە وادەی دیاری کرا و ڕاپەڕین. بۆیە ئەم ڕۆژە لە مێژووی کووردا بە مێژووی ڕاپەڕینی گەلی کورد و ڕانیەش بە دەواازەی ڕاپەڕین دادەنرێت. چوار ساڵ بەر لە ڕاپەڕینەکەی ڕانیا بە پەینامەیەک کە مامزەلار سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ محەممەدی کاکەمزەی ناردووە دەردەکەوێت کە پلان بۆ ڕاپەڕین دانرا. لە نامەکەدا نووسراوە: برای خۆشەویستم کاک محەممەدی بەڕێز، سڵاوێکی گەرم، زۆرم پێخۆشە کە گیانی کوردایەتی و پیاوەتی لە دڵ و دەروونتاندا هەر جۆش دەخواتەوە و هەر ئامادەی خزمەتکردنی گەل و شۆڕشی یەکێتی نیشتیمانی کوردستانی تکایە خۆتان سازدەن بۆ کاری گەورە و گرنگ کە ناوچەکە ڕزگار بکات بە هێزی زۆری پێشمەرگە و یارمەتی ئێوە. 35 ڕۆژ بەر لە ڕاپەڕین محەممەدی کاکەمزا نامەیەکی دیکەی لە نەشورە مستەفا جێگری سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ دێت کە ئەمیان ئاماژەیە بۆ ئەوەی ڕاپەڕین ڕوودەدات. لە نامەکەدا نووسراوە: برای بڕێزم کاک محەممەد، خۆت دەزانیت وڵاتەکەمان بەرەو کوێ دەڕوات. پێویستە هاوکاری یەکتر بکەین. ئێمە لە پێشمەرگایەتی تۆ دڵنیاین. هیوادارم لە دوورەوە هەرچیەکتان لەدەست بێت درێغی نەکەن و ئامێرەکانی پەیوەندیکردنتان کار پێ بکەن. محەممەدی کاکەمزا نیوەڕۆی ڕۆژی 5 ئازار لەگەڵ هاوڕێکانی پلان دادنێن بەرەو بازار بەڕێکەون تاکو بتوانن لەگەڵ جەماوەری ڕاپەڕیودا ڕانیا ئازاد بکەن. ئەندازیاری ڕاپەڕین کە بڵێن بە دەرەجەی یەک ئەمە کە عیلاقە لەگەڵ هەبوو عیلاقەی تەواو لەگەڵ کاک مەشروانی بووەوە لەگەڵ هەموو برادران هەبوو کە بکەمە، بەڵام ڕاستەوخۆ ئەو سەرپەرشتی ئیدارەی ڕاپەڕینیدا مهمەی ڕاپەڕینشان بە من و بە شەید حەرینەوی و شەید ئەرسەلان و شەید ئیسماعیل وەرتی سپار بوو. ئەمە دەست پێ بکەین. تن با بەرەو مەرکەزی ڕانیە بڕۆین، مەرکەزی ڕانیە بگرین. هەندێک تەخە لە مەرکەزی ڕانیە کرد، تەخەیان لێکردینەوە، تەخەکە بەردەوام بوو. دوای پیاکن نەرمە ساڵی ناوگوتن هەڕوو پیان بڵێ با تەسمیری من نەخۆ تەسمیریش لە من هەردەیانگری چوونەگەیوێ هاتووە. دوای خەڵ هەمن نات هەمەی مەزی تاروگوتن هەڕوو پیان بڵێ تەسمیری من باشترە نەک دوای بیانگرین و یان کوژین. خەڵ ئەمە چوو هاتەوە، گەر هاتەوە گوتی ئەڵێن ئەمە نەمەدیری پۆلیسن لێرەیە، نەمەدیری ئەمنن لێرەیە، ئەمە ناتوانین تەسمیر بین، ئەمنەکان و پۆلیسەکان ئەمە ناتوانین تەسمیر بین. ئەو بۆ تەقە لە بۆیان چوین بلا سوڕین بە هەموو لێدا بە تەقانەوە چوین مەرکەزی ڕانیان کرد. سزنن شکات سزنەکانن بەردان، دایرەی ئەمنن گرت، هەندێک ئەمنی تێدا کوژران کە مەرکەزی ڕانیان تەواو کرد. هاتینە دەرێ، لە مەرکەز هاتینە دەرێ، لە ناو لەکن مزگەوتی گەورە ئیحلامەکە بوو، بەڵام ئیحلامێکی کەس هەبوو. شەی تەیبە و ڕەحمانی خاڵە هەمەی گوتم ئەنگۆ یەکسەر هەڕم نەکەن مزگەوتی گەورە پێیان بڵێن بە ناوی بەرەی کوردستانیەوە بە
داوا لە خەڵکی کورد داوا لە خەڵکی ڕانیە بکەن داوا لە زەمان ڕانی کەن بێتە دە ڕاپەڕی لەگەڵ هەمووان پێکەوە بتوانین حکوومەتی بەعزرا ماڕندێر ئەمە کەڕانیان مرکزن تەواو کرد بەرەو منظەمەی سوین منظەمە دەستیان کردەوە زۆر چاک دووسێ کەسیان نەشێت کردین هەتا گرتن و محەممەدی هەمزەی خدری خەڵکی گوڵانە بوو شەید بوو حەزیز خوارزە حاجی بەکر پیرۆتی بوو ئەو شەید بوو کۆمەڵێکی خەڵکی کشتن بریندار بوو ئەو ڕۆژەی کەڕانیەگرا تا ئێوارێ مرکزی استخبارات گرا مرکزی استخبارات لە قەڵاتجێ بوو لە ڕانیە بوو 24 استخبارات تێدا بوون هەر 24کان کوژران مرکزەکەش گرا ئەو فرقەی چوارقۆنەی لەوەی ئەوارە گەڕاینەوە درەنگ بوو گەڕاینەوە بەرەوە لای فرقەی بچین بەڵام هەلەکن ئۆردیگای ڕەبیەکی عسکەری لێ بوو ڕەبیەکەنی بە دەشتێکی ڕوودا بڕۆین هەتا بەیانیکەی کە لەبەوەی چوین بە جەماوەری ڕانیێ بەبێ پێشمەرگەیی بە جەماوەری ڕانیە کە لەبەیان چوین ئەو ڕەبەیانەی سەر فرقەن گرتن هەمووان گرتن و بەرەو فرقەش چوین و لە چوارقڕنەژرا ئەو جەماعەتی چوارقڕنەی ئەوانیش بەرەو فرقەی داتن